سڵاوتان لێبێ لێرە بە ڕێزەکانی کەناڵی ئاسمانی پام خۆشحاڵم لە بەرنامەیەکی تری پامی تۆ بە ئێوەی ئازوو و خۆشەویست دەگەمەوە. دروست 27 ساڵ لەمەوبەر خەڵکی کوردستان ڕاپەڕینی ئەنجامدا دژی حکوومەتی بەعس و حکوومەتەکەی. ئێمە ئەمڕۆ لە هاوڵاتیان دەپرسین ئایا ئەو ڕاپەڕینە بۆچی کرا؟ ئایا ئەو ڕاپەڕینە ئامانجەکانی چی بوو؟ ئەو کەسانی سەرکردایەتی ڕاپەڕینیان کرد توانیان ئامانجەکانی خەڵک بپێکن و ئامانجەکانی ئامەدی بێنن؟ لە هاوڵاتیان دەپرسین ئێوەش بینەر بن بزانینەوە ئەڵێن چی. ئەو کەسانی سەرکردایەتی ڕاپەڕینیان کرد توانیان ئامانجەکانی خەڵک بپێکن و ئامانجەکانی ئامەدی بێنن؟ ئەکە ئەو ڕاپەڕینەکرا 100 خۆزگە هەر نەکرا باە. ئێستش کوردێک حەچەرێک خراپ بێ هەر لە بێگانەتان. ئەمە کەی ڕاستە شەیدان هەر پشتگوێ خراون ئەنفال هەر هیچ نەکراوە بێ چیا بۆ کراوە 1 ساڵ معاشی گیانەوە بە تەقاوەتی دەماوە. بەعکسەوە ئێمە لەسەر دەسەڵاتێکی دادپەروانەوە هاتنە سەر دەسەڵاتێکی نادادپەروانەوە. خەڵک دوو پشکێ بوو کوشتی نەمازانی پشتی هەڵەتۆخێ و ئەو هەموو بەچکەی لێبێتەوە. ڕاپەڕین چیەگەیەنە لای تۆ؟ وڵی ڕاپەڕین بە معنا چاکەکەی یعنی ڕزگاربوون لە دەستی زوڵم و زۆری ڕژێمی بەعس کە چەند ساڵ ئەم میلەتی چەسانەوە چەند ساڵ خوێنی ئەم میلەتی ڕشت. بەڵام بکو من ئاگادارم هەتا کوێسە ئامانجەکانی نەپێکاوە لە هەنێشتا نەبێت کە ئەویش ڕەمزیە بە نیسبەت ئەم حکوومەتەوە ڕەمزی وەکو دروستکردنی پەرلەمان و دوایی دروستکردنی حکوومەت و ئەم شتانە. بەڵامەوە تا خۆمان لە ئەنجامی ڕاپەڕینەکە و درێژە پێدەری ڕاپەڕینەکە پەرلەمانەکەمان پەخراوە وڵاتەکەشمان بەرەو ئەم قەیرانە گەورەیە براوە هەتا کوێسا ژیانی خەڵک لە ناخۆشیایە لە پێشمەرگەی دێرینەوە لە مامۆسایانەوە لە فەرمانبەرانەوە لە کەسوکاری شەهید و ئەنفالەوە هەمویان یەک لە یەک ماڵوێرانترن و حکوومەتی زۆر بێباکانە بێباکە و ئاوڕێن لێ نایەتەوە. دوێنێ یادی ڕاپەڕینەکەی ساڵی 1991 بوو لە 5 ئایا ئەو ڕاپەڕینە بۆچی کرا؟ کاتی خۆی خەڵکی کوردستان ئەو ڕاپەڕینەی بۆچی کرد؟ وڵا ئەو ڕاپەڕینە کە خەڵک کردی بۆ خۆشی کردی بۆ عەداڵەت کردی بۆ ئەوەی کرد ئەو ڕاپەڕینە کە بژی بە خۆشی لە دوێر دەستی زاڵم و ناڕەحەتی و زەحمەت و کوێرەوەری دەرچێ. ئەی دەرچوو لە ژێردەستی؟ وەڵا دەرنەچوو زیایی کرد. ئەوەکانی خۆمان لە دەرەوە ئەیانگوتی ئێمە حکمی خۆمان دیکەین ئێمە وڵاتی خۆمان دیکەین بەڕێوە هەتا سوێنیان خوارد قورعانیان خوارد درۆیان کرد لەگەڵ میلەتەکەی خۆیان لەگەڵ شەعبەکەی خۆیان میلەتیان کرد بە خوڕایسە هیچی نەپارەی پێ نە هیچ حسابێکی پێ نە مەعاژمان نە کرێکاریمان نە حسابمان لە وڵاتەکەمانە ئیتر نازانین چین بۆ کوێ. تۆ بۆ دانیشتوویە لێرە ئیشت چییە؟ من دانیشتوم لێرە ئەو 200 ماسەم پێ ئەیفرۆشم لە فەقیری و کەتابەتی خۆم ئەیفرۆشم و بۆ فەقیری و ماڵ و مناڵ. باشە بەم تەمەنەوە تۆ چۆن هەستی خۆ دەرەبڕیکەوە حکومەت دەیتوانێت هاوکارت بکە ئەبێ خاننشین بی لە ماڵەوە حکومەت بتوانێت تۆ بژێن لە بەر دزی و درۆزنی خۆیان و باخەڵی خۆیان نەیانتوانی هاوکاری کەس بکەن. وڵی ڕاپەڕین لای من تەواو بوو هیچ ناگەێنێت. بۆچی؟ ئیتر ئەوەی کە ئەو خەڵکە ویستی و ئەو خەڵکە داوای کرد هیچی جێبەجێ نەکرا. ئیتر لەبەرەوە ڕاپەڕین من پێم خۆشە ڕاپەڕینێکتر بکرێت. باشە ئەو خەڵکی کە لە ئەو ساڵی 1991 دوای کۆمەڵی لە سەرکردەکان کەوتن و ڕاپەڕینیان کرد. ئایا ئەو سەرکردانە توانێن ئامانجەکانی خەڵک بەدی بێنن؟ نەخێر شتێک نەکراوە شتێک کرابێکە ئەوە کرا و شتێکی مۆقەت وەختی خۆی تا پارە لێشاوەکەی بەغا بۆ کرا دوای ئەوە تاوا بوو ئەوی بە پارەیان من حکومەتی وەغا کرا. ئەو کاتە ڕاپەڕین بۆچی کرا؟ ئامانجی چی بوو؟ ئەوە ڕاپەڕین کرا کە حزی بەعس دەرکرێ و کوردستان سەربەخۆییەک وەرگرێ و ئەوەیە مەسەلەکەی. باشە ئەو ئامانجانەی ئەو شتانەی کە خەڵک هەوڵی بۆدا کە لە دەست حکومەتی بەعس ڕزگاری بێ و بێتە دی هات نەدی؟ نەخێریسە لە بەحس خراپترات کێ هاتۆتە شوێنی؟ ئەم ئەمادی و شیعە. ئەم سەرکردانی کورد کە ئەو کاتە سەرکردایەتی ڕاپەڕینیان کرد توانیان ئامانجەکانی خەڵک بەدی بێن؟ سەرکردەکان نەیکردەوە میلەت کردوێتی ئەو سەرکردانەی کە کردویانە با زۆر جوان هەموو کەنارەکان و هەموو
خەڵکێ ئەوانە هەمووی خەدمایل بوونەگینە کوژران هەیە لە وەختی خۆیان کوژران ئەوی کە پێشمەرگەی تەواو بوو لە زمانی بەحسا کوژرا ئەوی کە پێشمەرگەی چاک و مەزبوط و وەتەنی بوو کوژرا. باشە ئەمانە ئێستا لە دەسەڵاتن چیان کرە و کاتە ئەمە ئەمانە ئێستا کە لە دەسەڵاتن مەگەر لە ڕاپەڕی نەبوو لەسەر حازری و خوا هیچ ئەجن میلەت کوردیە و ڕاپەڕینە ڕابەرین لای من شتێکی یعنی طبیعیە و دیموکراتیە و بەس ئەگەر ڕاپەڕینێکی ڕاستگۆیی. باشە لە دوێنێ یادی ڕاپەڕینی 1991 بوو ئەو ڕاپەڕینە کرا خەڵکی کوردستان دژی حزبی بەعس و حکوومەتەکەی کردی کۆمەڵی ئامانجی هەبوو ئەو ئامانجانەی پێکە کە ئەو ڕاپەڕی نەکرا 100 خۆزگە هەر نەکرا باە بۆچی چکە ئەو ڕاپەڕی نەکرا کورد خۆشی بێوەرگری ویان نا لە پاش ڕاپەڕینی کورد خۆشی نەدیت بەس مناڵ شەیدەکان ڕۆشن بە فیرۆ و خینی شەیدان ڕۆی بە فیرۆ کەس چێ خێری لە خۆی دی لە ڕاستە بۆچی خێریان لە خۆیان نەدی بۆچی ئامانجەکانی نەپێکا هۆکار چییە؟ هۆکارەکەی لێرەیە ئەنی زۆربەی بەشەر ینی خۆمان فرۆشت زۆربەی کەس خۆی فرۆشت بۆ هەندێک حیزبان دەبایە خۆی نەفرۆش باە دەبای بیزانی باە چییە سوڵتەکەی وەدەگری چییە ئەوەی دەکەی ئەمە کە ڕاپەڕین کرا کورد خۆشی وەرگری وەنیا کابراایکی زاڵم هەبوو لەس حکم نەمینێ لەس حکومەکەی زاڵمەکە بەس بایدێ چییە؟ یعنی ئەمە بە خۆمان چین لەو زاڵم ترمان هینا سەرە خۆمان خەڵکەکە هەمووی داماو بووە یعنی خەڵک ئێستاکە کاری ئەوەی دەکا خۆشی بینی کە هەر ناخۆشی و ناخۆشی ئیسفادەکەی چ بوو؟ ئەو کەسانی سەرکردایەتی ڕاپەڕینیان کرد توانیان ئامانجەکانی خەڵک بپێکن و ئامانجەکانی ئامەدی بێنن ئەکە ئەو ڕاپەڕی نەکرا 100 خۆزگە هەر نەکرا باە ئێستش کوردێک حەچەرێک خراپ بێ هەر لە بێگانە چاک ئەمە کەی ڕاستە شەیدان هەر پشتگوێ خراون ئەنفال هەر هیچ نەکراوە بێ چیا بۆ کراوە یەک ساڵ معاشی گیانەوە بە تەقاوت دەماوە بەعکسەوە ئێمە لەسەر دەسەڵاتێکی دادپەروانەوە هاتنە سەر دەسەڵاتێکی نادادپەروانەوە خەڵک دوو پشکێ بوو کوشتی نەمازانی پشتیڵە تۆخێ و ئەو هەموو بەچکەی لێبێتەوە لا من ئەوەگەنێ ئەبواە کورد یەک بپارچە بواە وە فریقە نەبواە ئەبوو بە حکومت فەقەدێ ئەمانە ئیشە هەش کەس بۆ خۆیەتی ئەم جاگە ئینسانێت زۆر گەورەیە محافظەی بکە حیات و شەرەفیان کەن بژی بە یەکەوە یەک دەست و یەک قاش ئەو ئامانجەی کە خەڵک ئەو کاتە ڕاپەڕینی بۆ کرد هات نەدی چونکە تەفریقەیە ناوانە هەش کەس بۆ خۆیەتی ئەمە ڕاست نییە ئینسانێت گەورەیە ڕێکوپێکی گەورەیە سەقافەت گەورەیە بۆ ئینسان ڕێزی بێ ڕێزی کەرامەت ئینسانە بەرە بەڕێوە نەک بڵە بەناوی خەڵک ڕوتکردنەوە ئەی ئەم حکوومەتە کوردی ئێستا هەیە کەرامەت و ڕێزی تۆ ساڵی حالی ئالەم کار لەگەڵەوانە ئەگەر زمینی ڕاپەڕین بێتەوە ئامادەی بەشداری بکەیت نەوەڵە من داخەز منیە بەخوا ناچ بە ڕێزی کەسەوە چونکە کەس ڕاست نییە لەگەڵ منە من ڕاست نیم لەگەڵ کەسە من گیران ئەیدام کرێم دەشەمش چاورەش بە وەڵی ئێجا کابران نەی و خوشکانی بەگرتن بار نەوگرن وەڵای نایکەم بە وەڵی من نایکەم چونکە من هیچ کە لە ڕێزی نەگرم شەرتی ئەڵام خوا ماڵم سوتاوە خانم سوتاوە کەس نەوێت خەڵکی گوێیت بۆچی هەر لێو لا پرسنەوە نامێ کەس بژێتەوە چوومە لە لیبەر چوومە لە ئەو حاڵابە لە حەڵەب گیراوم لەسەر کورد تۆ لەو لا هاوار دەکەێت ئەو بەشداری ڕاپەڕین بکە ڕاپەڕین لای تۆ چیەگەین ڕاپەڕی لای من شتێکی چاک بوو بەڵام ئەوانەیە کە هاتە سەر حازرێکی ڕاپەڕین تێکیاندا ڕاپەڕین شتێکی چاک بوو ڕزگاریان کردی لە زوڵم و زۆرداری حکوومەتیان تەشکیل کرد پەرلەمانیان تەشکیل کرد ئیشی چاکیان کرد بەڵام خەڵکێکی خراپ خۆی خزانە ناو مەسەلەکە و مەسەلەکەی تێکدا ئێستش کوردێک حەچەرێک خراپ بێ هەر لە بێگانە چاکتە هەر لەوانە چاکترەکە کە ئێستش هەزوڵمان لێکرد کە ئێستش داریمان دەکرد ئێستش خیانەتمان لێکەن ئێستا تۆپتارەمان بۆ نێرن ئەوە تا لا عفرینەوە تا بزانە چیەکەن لە کورد ئەو تا بەغاچی لەگەڵ کووردا ئەکا هەمووی هەر کوردێک خراپیش بێ هەر لە بێگانەکان چاک ئەگەر ڕاپەڕین بێتەوە جارێکی تر ئامادەی بەشداری ئارەوەڵا
ئەم جارە بۆچی بەشداریە؟ وڵای بەشداریەکەم بۆ ڕزگارکردنی ئەو زڵم زۆرداری کە لە ملەتی کورد دەکرێت. باشە دەخۆ ئەوانەی ئێستا لە حکومن و پابند دەسەڵاتدارن لە هەرێمی کوردستانە هەر کوردون و ئەوانن بکە پێشتر ڕاپەڕیانە کرد. ئاخە ئێستش خۆ پیاوی چاکیان تێماوە خۆ هەوی خراپ نییە بەڵام خراپەکە چاکەکەشی هین کرد داپۆشیوە ئەجنا خۆ هەموو کورد ئەوەی کە ئێستا لەسەر حکومەوە حکومداری کوردەکە هەمووی پیاوی خراپ نییە هەمووی پیاوی دز نییە بەڵام کۆمەڵێت دز و پیاوی خراپ خۆپەرست بێگانە پەرست خۆیان خزانەت لە ناو مەسەلەکە و مەسەلەکان تێکداوە ئەجنا ئێستش هەر کورد هەچی چۆنێ بێ هەر کورد چاکتر لە بێگان. وەکو بینیتان ئەم هاوڵاتێ بەڕێزە پێی وایە ڕاپەڕین بۆەوە کرا زۆم زۆر نەهێڵدرێ بۆ ئەوەیە خەڵکی ئەو کاتێک کە ڕاپەڕینی کرد تا ڕادێک بەحسێتەوە بەڵام پێی وایە زۆرێک لە بەهۆی بەرژەوەندی شخصی خۆیانەوە خۆیان خزاندە ناو سەرکردەکانی ڕاپەڕینەوە و نەیانتوانێت و ئامانجانەوەکو خۆی پێکن پێیشی وایە ئەگەر جارێکتر ڕاپەڕین بکرێتەوە ئەم جارە بەشداریەکە لە دژی سیستەمی گەندەڵی و سیستەمی دزی کە لە وڵاتە ئێستا بەرجەستەیە وێ داواکارە یا ئەوانە خۆیان چاک بکەن و گەندەڵی نێڵن و خەڵک هۆشیار بکەنەوە و خەڵک بتوانێت جارێکی تر بحەسێتەوە لە سایی ئەو حکوومەتەی کە خەڵک ڕاپەڕینی بۆ کرد و بتوان جارێکتر خەڵک بۆکو خۆی ئامانجەکانی ڕاپەڕین پێکی ئەمە زیاتر هاوڵاتێنە دوێنین ئەوەش بینەرمان یەک و لەگەڵ هینی یەک نەبن و زیدی یەک نەبن بۆ بێوەوان هیچیان نەکرد معاشێکی تەقاعودی بە 6 مانگ 3 جوارمان نایەن یەک ساڵ معاشێکیانەوە بە تەقاعودی داماوە ئەمە کەی ڕاستە شەیدان هەر پشتگوێ خراون ئەنفال هەر هیچ نەکراوە بە هیچیان بۆ کراوە باشە بۆ گوێ لە با بڵێن داواکاری شەهیدان ئەنفال کراوەکان کە سوکارەکانیان جێبەجێ ناکرێت خۆیان مەسلحەتیان هەیە و تێرن و هەمویان بەعاشی زۆریان هەیە و پەرلەمانکارە هیچی نەکردو 5 میلیۆنیەوە نیە تەقاعودیشە بێت تامەدن 5 میلیۆنیەوە نیە بەڵام شەهیدێکی داما و کابرایەکی داما بێوەژن هیچی نانێ خەڵک چۆن یەکات بێزار بوو بێزار خەڵک بۆ ڕاپەڕینی کرد ڕاپەڕینەوەڵە بۆ ئەوە ڕاپەڕینی کرد ڕاپەڕینی کرد خەڵک بژی وەکو ئینسان بژی نەگوەکو ئەمانەکە ئاوا مەجموعەیە ئەیخوا مەجموعەیەکی داماو بوو ڕاپەڕین ئەو ئازار و ئێش و ئەو کێشەیە بوو کە لە دڵی خەڵکا بوو هیچ بە حکوومەتی بەعسکرا باشە ئەو ئامانجانی هەوڵی بۆ درا لە ڕاپەڕینە خەڵک هەوڵی بۆ داهات نەدی هیچی نادەدەدی کۆمەڵە ئازادی هەیە بەس بەو شێوەژ نەبوو مووی باجەکەی نەوەڵاوتەکۆ بێموچەی و کێشە بەرە و خەڵکی بۆچی ناتمە ئامانجەکە لە سەقەی دەسڵاتێکی خراپ بووتەوە بۆچی کرا ئەو کاتە لە 91 ڕاپەڕین خەڵک بۆ کردی وەلای بۆەوە کردی خەڵک دوو پشکێ بوو کوشتی نەمازانی پشتیاڵە تۆخێ و ئەو هەموو بەچکەی لێبێتەوە ئەگەر ئێستا دیسان ڕاپەڕین بێتەوە ئامادەی بەشداری بکەیت نەوەڵە بۆچی هیچم لە بەربوومەکەی کەس لە بەربوومەکەی نەخۆرد ئەم پیرەمێرد و پیرەژانە کە لە بازار ڕێبێنی یان سوارەکەن یان سەوزە فرۆشن یان گۆرەیە فرۆشن ئەوە هەمووی ساحەب دیوەخان بوون ئەمانە هەموو یەکی جوودی پێڵای لاسیجانە پێیا بوو ئەمان ئەم پیرەژن و پیرەمێردانە هەمویان لە دەرەوە دیوەخانە نەبوو مەڕیان بۆ سەر قەلیان بۆ سەر قەبەی هەیان بۆیان سەر بوون بە خێوانەکردن ئەمان پێڵاوی لاسیجانە پێیا بوو ئێستا ئەمان بوو بەسە هەمان ئێستا تا لە بازار ڕایبێنی هەمووی چی پیرەژن و پیرەمێردێ هەمووی داما بە خۆی یا سوالەکەیان خەریکی کەسابەتێکی هیچ هەر ڕۆژی 1000 نە 2000 بژێوی ژاری نییە باشە تۆ بەژای ڕاپەڕینت کردە 91 بۆچی هەوڵتدا بۆچی ڕاپەڕینت کرد هەڵمانە سەدام حوسێن لابەرین و توان خۆمان حکم خۆمانەکەین و وەختی خۆی لە مزگەوتەکان خەرجیان کۆ کردەوە کاکە هەر حکمڕانی بێن خۆتان خۆدانە بن بەڕێوە کەس نییە ئەمرتان بەسەراکا و قانون یاسا سەرۆرە بێ و قانون سەرۆرە بێ کەچی ئەوە دەرچوو عەکسەکەی بوو چۆن بوو ئێستا چۆنە و ئەو کاتە وعدیشیاندا جا هیچ ماوە بیلین هیچ ماوە بیلین شتێکم پێ بڵێکەنەوە من بیڵم وەڵا ڕاپەڕین معنای ئەوەیە کە میلەتێک لە دەسەڵاتدارێکی ئستەمکارەوە بێتە سەر دەسەڵاتێکی دیموکراسی بەڵام بەعەکسەوە ئێمە لەسەر دەسەڵاتێکی ناداتپەروەری هاتینە سەر دەسەڵات لەسەر دەسەڵاتێکی دادپەروانە هاتینە سەر دەسەڵاتێکی ناداتپەروانە ئەگەر دادپەروەەر بوو بۆچی ڕاپەڕینیان کرد خەڵک وەم ڕۆژەی نەگرن خەڵک وەی زانی ئەمە ئەگەینە ئاوات و ئامانجەکانی خۆمان بەڵام نەمانزانی دەستمان ئەچزیە بەسەر خەڵوزە باشە ئەو کەسانی کە سەرکردایەتی ڕاپەڕینیان کرد توانیان ئاوانجەکانی خەڵک بێن نەدی ئەوان بەویستی ئەوەی کە بڵین تایەتی ینی تای بوو ئاوات و ئامانجەکانی گەلی بێنێتە دی بەڵام بازێکیان نا هێگەی
ئەوان ویستیان میلەت ڕزگارکەن لە ئەوڵەوە خەڵکی ژواتێگەی ویستی خەڵک ڕزگار بێ بەڵام نەیزانێگاتە ئەم قەیرانە نانزانێگەشتە دەزەم نەبوونیە تێگەی بەڵایەک لە ئاسمان بێتە خوارەوە خەتای حکومەت یاریمی تایە بۆچی پێ دوایە چونکە ئەوان هەموو سەبەبکاری ئەم وەزعن ئەمان بوونەتە ئەوەی کە خەڵک عیلە تێکشێ ئەمان بوونەتە ڕێژکەی خێزان تێکدانی ڕێژکەی خێزانی ئەمان بوونەتە ئەوەی کە خەڵک یەکتر کوژە لەسەر پارە لەسەر هەموو شتێک دەی بۆچی واکەن ئەمانە کە ئەگەر سەرکردەیەکی دڵسۆزن بۆ کویانە براکەم هەتا ئەمان بڵین بۆ نمونە ئێسا ئەو شتەکانی بۆ کردووی بەهین بە وەکو شتێک بڵین بە مەهەمەیەک ئەڵێ بۆ نمونە سیرەکەی ئەڵێ هیچ نەبووە خۆ معاشێکی خۆمە بڵین بۆ نمونە من حەقی خۆمە وەکو چۆنم ئێسام پیاوە شاگردی هەیە شاگردەکەی ئێوارە نابێ بیکا بە منەت بەسەریەوە بڵێ من پارە دێمێ ئەمان معاشەکەشیان کردو بە منەت بەسەر خەڵکەوە معاشەکەش دەنێ وەکو خۆی وەکو خۆی شینیە بە منەتیش دەزەکا بە نووسینێکی بەپەلە وەزانی شتێک قەوماوەکە چێرەکەی معاشی فلان ش دەدرێ یعنی ئەمە چییە؟ یعنی من ئێستا بۆ نمونە کابرایکی خانەنشینم پارمانی دووم وەرگرتووە چەند نەکات؟ ئەو کەسانی سەرکردایەتی ڕاپەڕینیان کرد توانیان ئامانجەکانی خەڵک بپێکن و ئامانجەکانی ئامەدی بێنن ئەکە ئەو ڕاپەڕی نەکرا 100 خۆزگە هەر نەکرا باە ئێسش کوردێک حەچەرێک خراپ بێ هەر لە بێگانە چاک ئەمە کەی ڕاستە شەیدان هەر پشتگوێ خراون ئەنفال هەر هیچ نەکراوە بە هیچیان بۆ کراوە یەک ساڵ معاشی کێنا بە تەقاوت دەماڵ بەعکسەوە ئێمە لەسەر دەسەڵاتێکی دادپەروانە هاتنە سەر دەسەڵاتێکی نادادپەروانەوە خەڵک دوو پشکێ بوو کوشتی نەمازانی پشتیاڵەت وەخێ و ئەو هەموو بەشکەی لێبێتەوە دوێن یادی ڕاپەڕینی 1991 بوو ڕاپەڕین بۆ چی کرا؟ ڕاپەڕین بۆ ڕزگاری میلەتی کورد کرا ئامانجەکانی پێکە؟ هیچمان نەدی بۆچی؟ وەڵای هیچمان نەدی ئامانجەکانیەوە بوو کە کەرکووک و دووس و خوڵمات بۆ مدیرا بەدەست باشە دەی بۆ دایان بەدەستەوە هۆکار چی بوو؟ بۆ بەرژەوەندی خۆی هەڵ کەس هەموو کەسیار بۆ بەرژەوەندی خۆی شەکە تۆوتت پێشمەرگەم وایە؟ بەڵێ پێشمەرگ بەڵێ ئەو ئامانجەی کە تۆ کاتی خۆی وەکو پێشمەرگە هەڵت گرتە بوو و ڕاپەڕین ئەنجام درا دواتر ئایا ئەو ئامانجانی هەوڵت بۆ دەهات نەدی؟ نەخێر ئێمە وەکو لە پەیڕۆ پرۆگرامی حیزبەکەمانە هەبوو وەختی خۆی ئەگەر بێت و وڵات ڕزگار کرێ و ڕاپەڕین بکرێت و دام و دەستگای شەرعی دروست بکرێ ئەو لێوێت ئەیرێ بە کەسوکاری پێشمەرگە و شەهید و ئەنفال بەڵام هەتا کوێ سامەوانیە چونکە من بەش بە حاڵی خۆم دوو مناڵم هەیە خریجی کولیە و خریجی مەحەدن هەتا کوێسە لە هیچ دام و دەستگایەکە دانەمەزراون و خۆشم ئەوە تاکە ئەم بینیەوە 16 مانگە معاشم وەرنەگرت و ئەگەر جارێکی تر خەڵک وای لێبێ ڕاپەڕین بکرێت ئایا تۆ بەشداریەکەیتەوە؟ فعلەن ئەرەوەڵا ئەو ڕۆحێتم تایە هەرچی وەختی ڕاپەڕین بکرێ بۆ بەرقەراربوونی یاسا بۆ دروستکردنی دەوڵەتێکی کوردی سربەخۆکە ئەمانەوەکو مزایدە بەکاریان هێنا بە ناوی ڕیفراندۆم و دروستکردنی دەوڵەتی کوردیەوە ئەو میلەتیان ئاوا بەرەو ئەم ئاقارە برد و سەرگەردانیان کرد بەڕاستی ئەگەر سبەینە ڕاپەڕین بێتەوە تۆ ئامادەی بەشداری بکەیت بۆیە نایکەم ئەوەngەم درۆدی ئەوەngەم دزدی و ئەوەngەم حسابدی فەرمو هەموو سلەیمانی لە زمانەی سەداما شقەیەکی تیانە بەحسا هەموو حەسب ساڵحی تیا بوو یەکێ نێتوانی ئەوەngە غەش لە خەسکە هینە بایعەکەی بۆ هات گوڵە بە ڕۆژەکەی بۆ هات پاکەتەکەی بۆ هات شقارتەکەی بۆ هات چی خوا دروستی کرد دەلامی خوادای دۆشاوەکەی بۆ هات ئەیسە بۆ نایدەنە شتانە ئێسایی دزنەی خۆن و ئەیفرۆشن و نایەن بە ئێمە نان بە میلەتەکەی خۆیان ئەو شوخانی باستکردی کێنی خەڵکی هەژاری خەڵکی سەرۆکەکانمان و هینە ئەنجومە هینەکانمانن سەرۆک فەرمانمان و ڕیسەکانمانن کە پێشنیارت چییە بۆ حکوومەت داواکاری چیە لە حکوومەت؟ من داواکاریم ئەوەیە ئەگەر ڕاز دەکەن و درۆ ناکەن لەمە زیاتر
لەمە زیاتر درۆ ناکەن و لەمە زیاتر خەڵک هەڵ ناخەڵەتێنن بە درۆ و لەمە حساب زیاتر بۆ میلەتەکەی خۆیان بکەن میلەتەکەی خۆیان بەخێوکەن و با میلەتەکەش لەگەڵ ئەوان بێ و ڕویان تێ بکاتەوە و ئاگاداریان بکەن و سەحەباری میلەتەکە و ئەو مەعاش و حسابیان دوێنێ و خەڵکەکەش لەگەڵیان بێ و لەگەڵیان بڕوە و چەپڵەیشان بۆ لیا بەتفەنیشۆ بەحسابش لە دوان کەوێت ئەمە ئەگەر پیاو نەبن نەبەخوای مەش دوان ناکەوین باشە ئەگەر سبەینی ڕاپەڕیم بێتەوە تۆ بەشداریەکەی من ئەگەر ئەم خەڵکە ئامادەی تیاابێت لەگەڵ منای چۆن بەرداری ناکە باش ئەم جارە لە دژی کێیکەی لە دژ ئەوەی کە گەندەڵکارەوە کە دژی ئەمیلەت بە هەموویەتی کێ گەندەڵکاری کێ ئەمیلەتی نان و قوتی ئەمیلەتای خوا دژی ئەوان پێت وایە ئەوانەی کە پێشتر ڕاپەڕینیان کرد ئەوانیش هەر گەندەڵکارن نا هەمووی خەڵکی باش و خەڵکی چاکیش خەڵکێکیشی تە بەڕاستی خەڵکی چاک بووە بەزیتر کەوتە دەواقعەکە لە واقعەکە تازە ناشتوانە خۆشی دەرباسکە پامی تۆ چییە بۆ سەرکردەکانی ڕاپەڕینی ئەو کاتە وەڵی پای منەوەیە کە بیلەوە بکەنەوانێکە ئەو میلەتە لە چ ژیانێک و لە چ گوزەرانێکە تاکەی خەڵک وا بژی و تاکەی ئەوان بیلەوە نەکەنەوە ئەم میلەتی خۆیان ئاوا بەدامایی و بێقوتی ماڵ و ناڵەکانن ئاو چاوەڕام ئەگەر سبەینی ڕاپەڕین بێتەوە تۆ بەشداریەکەی جا کوا خواوەی کردای ئەمانیان کوشتای لە باتی بەحز گەلی لەمان چاکتر باز لەمان باشتر بوو پێت وایە زۆر زۆر باشتر بەزم میلەتەن بەخێوە لە چ ڕوویەکۆ لەمان باشترە لەبەر ئەوەی کە میلەتی فەقیر هۆژارن بەخێوە ئێمە بەخێوی ناکەن ینی خۆ کووردە و هەمیشە هاو زمان و هاو نیشتیمانی نەمانی جا ئەوە ئەی بینی هەموو میلە هەموو عالەمە نەکە ئسا هەچی کۆڵانێکە بینی و هەچی عالەمێکە بینی گلێیان لێکە گلەیەکەی چی جنێوانات لە باتی جنێ لە باتی وەکو هاوڵاتێکی مەسوولێکی گەورە و مەسوولێکی هاوڵاتی و وەتەنی جنێوانات هەر نابێت نابێت هەر چواردەمان توشون نەیەمە هەر چواردەمان توشونە باشە ئێمانەی خۆمان دڵسۆزن خراپترن ئەی چارەسەر چییە؟ چارەسەر چییە ئەبێ ڕاپەڕینێکی بۆ گەورە بێ ئەمانە مەگەر بەحس بین ئەم شیعەوی عین نەجاتیان نەجات نابێت هەچ کەسێ چەند کەسێکی گرتووە بە حیمایە خۆی پارێزگاریەکە باشە ئەو با بڵێن ڕاپەڕینی کە کرا ئەگەر بێت و ڕۆژێکی تر دیسان ڕاپەڕیم کرێت و تۆ ئامادەی بەشداری بکەیت نا بەشداری ناکەم بۆچی دەزانی بەدوو کلای بابردوو ناکەم ئەو پێدرن کلای بابردوو ڕاپەڕین بۆ چێ بکەم ئەی چارەسەر چییە؟ چارەسەر هیچ چارەسەر نییە یەک شتەیە چارەسەر لە ڕۆژی ئینتیخابات ئەگەر خەڵکەکە ڕاست دەکە کە بزانم ئەمن سوڕ ئەو شتە غەڵەتە بە دوای ناکەوم کە بە دوای کەوتم یعنی عینی چم نەکرد وەچی مەسەج کوردی خۆیان دەرێ کە سەر حەسەن چ حەسەن کە ئیسوادەی چیە هۆردێکی وەجیەکە باشە تۆ چەندێکە خەریکە میش و کارێکەکەی بین لێرە ئیشەکە ساڵەکە بۆچی پەهانە دێناوە بۆ میشە بەهانە میشە بچکە ژیانەکە وەی داوای لە مکرد ئەوەی بکەم ئەگەر ئیشە بە و کار هەیە و کار و کاس بێ هەبایە ئەمش ئەوی ناکەم کابراایکی سایەقم پێشتر ساق بووی یانی ئۆتۆمبیل پێ هەر سایق سیارە بوومە ئارێ وەڵا هەر سایق بوومەوە هیوایەتشم سایق هیوایەتشم ئەو ویشەی نییە بۆچی ئەماکەیت لە نەبوونی باشترەوەی دەستپانکەمەوە ئەبینین لەسەر مێزەکەشت جگەرە و اینی لێ ئەو جگەرەیە بۆچیە خۆی هۆکاری چییە؟ ئەو جگەرەی هەریزەوە دەمێکە لی ڕاهاتیمە جغارەکە بەس تۆشەکەوێ جغارەکە ڕاست دەرێن زەلەرە بەستی مێشکم ساف دەبێتەوە بێ سرحەت دەکەم ئەگەر سبەینێ ڕاپەڕین بێتەوە ئامادەی بەشداری بکەیت بۆ دش بە دوشمن بەڵە بەس دش بە خۆ ناوەوە دش بە گەندەڵی بە گەندەڵی بەڵێ ئەگەر بەشداری لە ڕاپەڕی ناکرد و ئەو ئامانجانە نهات نەدی ئەو کاتە پەیامت چییە بێ بۆ خەڵک وڵی پێیان بڵێن بۆ دەسەڵات چیە بە دەسەڵاتی ئێستا وڵی بچنە خۆیانە و وتر کێشێ بخەڵکە حەڵکەن وەرەوە پەیامت چییە بەوانەیە ئێستا لە دەسەڵات وەڵی نازانم بڵێم هیچ نەماوە پێیان بڵێ تر خۆ ئەگەر شتێکی تازەترێ نەموت نییە بۆ نەبێ ئومێدی لیان 27 ساڵە وای تر خۆ تازە چاگە بێت ئەی چارەسەر چی؟ وەڵی چارەسەر ئەم جارە بەدەنگ ئەوانە دابەرین باشە ئەی کۆمەڵێک لە خەڵکی ئێستا و ناومێت بوو ئەڵێ من دەنگ نادەم دەنگ نەدانی و خەڵکانە چارەسەری وەزەکەکە ئەوە مانەوەی دوو پشکەکانە ئەوەی کە دەنگ نەدامانەوەی دوو پشکەکانە حەقیوای ئەمە بچین دەنگ بین لەبەر ئەو دوو پشکانەش کە دایکەکەیان تۆپی بە ئەوان ئاکاری و لەو کەسانە چی؟
هیوادارم یەک بە یەک هەمووی سنووری دەنگدان جەنگ بە بۆ کەسێک کە خۆی شایستی ئەوەیە کە وڵاتە بەرە بڕێەوە. ئەو کەسانی سەرکردایەتی ڕاپەڕینیان کرد توانیان ئامانجەکانی خەڵک بپێکن و ئامانجەکانی ئامەدی بێنن ئەکە ئەو ڕاپەڕی نەکرا 100 خۆزگە هەر نەکرا باە. ئێستش کوردێک حەچەرێک خراپ بێ هەر لە بێگانە چات. ئەمە کەی ڕاستە شەیدان هەر پشتگوێ خراون ئەنفال هەر هیچ نەکراوە بێ چیا بۆ کراوە یەک ساڵ معاشی کێناوە بە تەقاوەتی دەماوە. بەعکسەوە ئێمە لەسەر دەسەڵاتێکی دادپەروانەوە هاتنە سەر دەسەڵاتێکی نادادپەروانەوە. خەڵک دوو پشکێ بوو کوشتی نەمازانی پشتیاڵە تۆخێ و ئەو هەموو بەچکەی لێبێتەوە. بەم شێوەیە دروست نابێ بێت تۆ بە شێوەیەکی دیموکراسیانە ئەمانەین کە ینی تازای هێزی چەکدار نەماوە. باوەڕیان بە دیموکراسی هەیە باوەڕیان بێت باوەڕیان پێ بێ ئەبێ بیان گەینتە و قەنعاتی کە باوەڕیان پێ بێ وایە تر خۆی هەموو ئەم قسەکردن و ئەم نووسینی ڕۆژنامە نووسانە و ئەم گوتنی سەر تەلەڤیزۆنانە ئەمانە ئیتر بیرەکەنەوە تێگەی ئێستا ئێمە هەموو کەس بۆ نمونە ئێستا پێ بڵنج دەنامێک لەم بازاڕەیە ئەگەر دەستی یەشێکی بڕی بێ ئەم پارەی یەشێکی خوارد بێ لە ئەزەلا خواردوێتی بەس کاچێتە سەرجێگا مرتاع نییە کە لێشی هاتۆ لە مێشی خۆیە ئەمانیش هەموو کەسێک لەمانی کە وڵاتە بن بڕێەوە کە ئەچنە سەرجێگاکەیان کە سەرەکە سەرسەرین بیرەکەن ئەڵەن باشە ئێمە بۆ وامان کرد ئەگەر جارێکی ڕاپەڕین بێتەوە بەشداریەکەی وەکو کورد ئەم جارێ لە دژی شتێکی وڵا هەر بۆ ئەوەی بۆ کورد لێ کە منادە بۆ کەسی تر نایک بەتەما هیچ شتێکی نیم بۆچی وا ناومێدی لێیان وڵا لەبەرەوە هیچ شتێکمان نەدی لەبەرەوە ناومێدی هیچ شتێکمان لە ڕاپەڕینەوە نەدی لە دوای ڕاپەڕینەوە ئەوەی بینیتان ڕاوسەرنجی هاوڵاتیان بوو لەسەر یادی ڕاپەڕینی 1991 زۆرێکیان پیانەوە بوو کەوا ڕاپەڕین بۆ کرا خەڵک لە دژی حکومەتی بەعس و زوڵم و زۆری حکومەتی بەعس کردی بەڵام بەداخەوە ئامانجەکانی خۆی نەپێکا بۆیە داواکارن هەرچی زووە بتوانن ئەو داواکاریانەی کە خەڵک لە یادی ڕاپەڕینە هەیەی بۆیان جێبەجێ بکەن پامی تۆ جارێکی تر تەواو بوو تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ